ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیە کە بە دوو بەش پێشکەشی ئێوەی ئازیزەکرێ واتە ئەمڕۆ یەکشەممە 13 و سبەی دووشەممە 14 سعات 9 بە کاتی کوردستان گفتوگۆیەکە لەگەڵ دکتۆر سەلاح ئەحمەد. بابەتی ئەم گفتوگۆیە تێزەکانی ئەو تیوری ئەو سەبارەت بە تۆتالیتاریزمی سەرمایەداریە. سەلاح ئەحمەد لە ساڵی 2019 کتێبێکی بەناونیشانی Totalitarian Space and the Destruction of Aura بڵاو کردەوە. لەو کتێبەیە ئەرگومنتی ئەوەیە کە تۆتالیتاریزم بە پێچەوانەی ئەوەی کە کراوە بە ناونیشانێک بۆ ڕژێمە بەناو سۆسیالیستەکان یاخود بەناو کۆمونیستەکان لە ڕاستیە سیفەتێکە دروستتر ئەکرێ بدرێتە پاڵ سیستەمی سەرمایەداری. تۆتالیتاریزمی سەرمایەداری لە لای دکتۆر سەلاح خەتەر و مەترسیەکەی لەوەدایە کە نەک تەنها ئازادی زەوتەکە ئەوەی کە ئینسانی کۆیلەکرا و یەخسیرکرا و هەست بە نەئازاد بوونی خۆشی بکە ئەکەوێتە ژێر سێبەری ئەم سیستەمەوە، واتە خودی هوشیاری بە نەئازاد بوونمان لە بەردەمی مەترسیا بێ و لە لای ئەو ئەمە تۆتالیتاریزم یاخود گشتگیری ڕاستەقینە و مەترسیدارە. من بۆ ئەم بەرنامەیە پێشەوەی بچمە سەر بابەتەکان و پرسیارەکانم سەبارەت بەم بەسا لە دکتۆر سەلاح بکەم. پێم خۆشە دکتۆر سەلاح بە ئێوە یاخود ئەوانەی کە تا ئێستا دکتۆر سەلاح ئەحمەد ناناسن بناسێن. بەڵێ سەلاحەدین ئەحمەد لە کەرکووک لەدایک بووە لە ساڵی 96ەوە دەستی بە چالاکی ئەدەبی و فکرەکانی کردووە. لە ساڵی 1999 کوردستانی جێهێشتۆ بۆ سووریا. لەوێ لە سووریا چەندین بابەت و تەنانەت کتێبێکی لەلایەن دەستگای یاخود لەلایەن یەکێتی نووسەرانی سووریاوە بە چاپ گەیاندووە بە ناوی تەرانیم برۆمیتۆس. لە کۆتایی ساڵی 2001 کۆچی کردووە بۆ کەنەدا. لەو وڵاتە پاش تەواوکردنی پلەی باشلەر ئۆنەرز لە بەشی فەلسەفەی زانکۆی کاڵتۆن ماستەری لە بواری فەلسەفەی ئەوروپی هاوچەرخدا لە زانکۆی برۆک لە ساڵی 2008 تەواو کردووە. پاشان لە ساڵی 2009 ماستەری لە بواری زمانەوانی لە زانکۆی کاڵتۆن تەواو کردووە. لە ساڵی 2013 لە زانکۆی ئۆتاوا بڕوانامەی دکتۆرای لە فەلسەفەدا بەدەستێناوە بە تایبەتمەندێتی فەلسەفەی مۆدرنیزم و پۆستمۆدرنیزم. لە ساڵانی ڕابردوودا لە زانکۆیەکی ویلایەتی واشنگتۆن و دوو زانکۆی ویلایەتی نیویۆرک و زانکۆیەکی ئەڵمانی منهەجی نزیکەی 15 کۆرسی داهێناوە و وتوەتەوە لە چەند بواری دیارە لە چەند بواری جیاوازدا، لەوانە بوارەکانی فەلسەفە، پەیوەندی نێودەوڵەتیەکان، تیۆری ڕەخنەی، فەلسەفەی سیاسی و شیکردنەوەی بەراوردکاری، نێونەتەوەی و بزوتنەوە کۆمەڵایەتەکان. لە 2008 توێژینەوەی ئەکادیمی فەلسەفی و کۆمەڵناسیەکانی لە ژمارەیەک لە ژۆرناڵی ئەکادیمی نێونەتەوەیدا بڵاوکراونەوە کە دواترینیان تێکستێکە لەسەر داخوازی ژۆرناڵێکی ئەکادیمی کە تایبەتە بە فەلسەفەی ڕەخنە. ئەم تێکستە کە بە تەرجمەی فەڕەنسی ئیلیسیۆ فەڕەنسی بە ناوی ئیلیسیۆ بڵاو دەکرێتەوە دەربارەی تیۆریە فەلسەفیەکەی خۆیەتی لەسەر فەزای کۆمەڵایەتی و چەمچی شەبەنگ. ئەمڕۆ ئێمە سەبارەت بە هەمان بابەت واتە فەزای کۆمەڵایەتی یاخود فەزای تۆتالیتاریزم و تێکشکاندنی شەبەنگ یا ئاورا ئەم گفتوگۆیە ئەنجامەدەین. بەر لەوەی بچمە سەر پرسیارەکانم لە دکتۆر سەلاح، خوازیارم لە ئێوەی ئازیز کە لێرەوە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن وە کۆمەک بکەن بەوەی بینەرێکی زۆرتر و بیسەرێکی زۆرتر بەم کەناڵی ئێمە ئاشنا بێ. بەخێراتی هاوڕێ سەلاح، زۆر خۆشحاڵم، زۆر سپاس گوزارم کە بۆ ئەم بەرنامەی لەگەڵمانی. زۆر سپاس هاوڕێ شەماڵ، جێگای گەورەی شانازیە بۆ من کە میوانی بەرنامەکەتان بووم و دەرفەتی ئەوە هەبێ کە ئەم گفتوگۆیە ساز بکەین و قسە بۆ بینەران و گوێبیرانتان بکەین. زۆر سپاس.
زۆر بەخێراتی. با بەو پرسیارە دەست پێ بکەم من دیارە ئەو کتێبەت کە قسە لەسەر تۆتالیتاریزمەکە من دیار بە کوردی نیە بەداخەوە تا ئێستا من بە ئینگلیزی خوێندمەوە و ینی بەڕاستی باسی سەرنجڕاکێش و مەسایلی باڵکێشی تیادا بەڵام شتێکە بیانێکە ڕۆژێک لە ڕۆژانم ئەم کتێبە بۆ کوردی تەرجمە بکرێ ڕەنگە ئێستا بۆ زمانی ئینگلیزی خەڵکانێکی زۆر هەبن کە لەوە تێبگەن کە ئەگەر بە سەرمایهداری بڵین تۆتالیتاری بە سەرمایهداری بڵین نظامێکی شمولی یا گشتگەرا ئەوانە ڕەنگە ئاسایی بێ بەڵام بە تایبەت خوێنەری کورد و بینەری کورد ڕەنگە پێی سیر بێ کە ئێمە بە سیستەمی سەرمایهداری یاخود بە سەرمایهداری وەکو دەوڵەتەکان و دەوڵەتی دیموکراتیەکانیش بڵین دەوڵەتی شمولی و گشتگەرا یاخود تۆتالیتاری بڵێن بە ئینگلیزیەکەی سەرنجەوە لەو بابەتەوە چییە چۆن نەکرێ بە سەرمایهداری بڵین تۆتالیتاری بەڵێ لە سەرەتاوە گەر لە پێناسەکردنی تۆتالیتاریانزم دەست پێ بکەین یا گشتگیریەوە ئەوەی کە گشتگیری جۆرێکە با بڵێن لە فراوانکردنی پەیڕەوکردنی دەسەڵات بەسەر هەموو بوارەکانی ژیانی تاکە کەس و ژیانی کۆمەڵایەتیە بەڵام کێشێک لەوەیە ئەوەیە کە لە سەرەتایی لەدایکبوونیەوە چەمکە لە با بڵێن لە میانەی شەڕی سادا بەکارهێنرا لەبەرەوە لە ڕاستیە بەکارهێنانێکی زانستی بە سوودی تا ڕادەیەک نەبوو و هەندێک لە بیریارانی با بڵێن بەرەی چەپ ئێستاش پێیان وایە کە ئەو چەمکە لەوە خراوە کە کەڵکی هەبێت با بڵێن وەکو ئامرازێکی وەکو هەر چەمکێکە با بڵێن لە بیر و فەلسفەی سیاسیە بەکارهێنرێ وەکو ئامرازی بۆ نمونە لێکدانەوە ئامرازی شیکردنەوە ئامرازی شەرحکردن تا دوایی باشە ئەمە دیارە مێژوویە مەسلەیە گەڕێتەوە زیاتر بۆ یەکەم بۆ فاشیزم لەبەرەوەی فاشیزم لەسەر با بڵێن لانی کەم جۆری موسولینی ئیتالی ئەوە بوو کە تۆتالیتاریانیزم لە خۆ گرێت یا با بڵێن ئیدیای جۆرێک لە تۆتالیتاریانیزمەکە بەوەیە کە فاشیزم دیدگایەکە بە حسابی ئەوان دیدگایەکە بۆ هەموو ژیان و پەنجە خاتە سەر هەموو شتەکانەوە لە ژیانی ڕۆژانەی تاکە کەس و کۆمەڵایەتیە باشە ئەمە باسی بیستەکان دەکەین باسی 1920 دوایی سیەکان چلەکان لە نزیکی 50 سەرەتای 50کانە دوای یعنی کە ئیتر دەستپێکردنی شەڕی سارد و ئەوانەیە بەرەی سەرمایهداری بەرەی لیبرالیزم زیاتر هەوڵەدەن کە ئەم چەمکە بسەپێنن بەسەر بەرەی چەپا بەرەی با بڵێن سۆڤیەت و بەرەی بڵۆکی ڕۆژەڵاتەوە کویان وت دوو شتیان کرد لەمەیە یەکەمیان ئەوە بوو کە با بڵێن ئەوەی کە ئەوان پێیانەوت کۆمونیزم و فاشیزم لە یەک با بڵێن پۆلا کۆبکەنەوە لە جێریەک ناوە بۆ ئەوەی ئەمە بکەن چەمکی گشتگیری چەمکی تۆتالیتاریانیزمیان بەکارهێنا لەمەیە هەندێک خەتای هەناڕێنج بۆ نمونە هەیە هەندێک خەتای ئەو نییە ئەوەیە کە و کتێبێکی لەسەر مەسلەیە نووسی لە ڕاستیە کتێبەکەش قرار نەبوو ناونیشانی ئەو بێکە بوو ئۆریجینز ئۆف تۆتالیتاریانیزم یا با بڵێن بە نەژادەکانی یا سەرەتاکانی ئەسڵەکانی گشتگیری بەڵام بە دوایەوەیە هەتاکو ئەگاتە با بڵێن کۆتایی پەنجاکان ئەم مەسلەیە زۆر پێشخرا کە با بڵێن بە شێوەیەکی گشتی چەبوون و چەپایەتی کۆمونیزم و مارکسیزم بە شێوەیەکی گشتی با بڵێن ئەویدی بکرێ و با بڵێن لە بەرچاو خەڵک بخرێ وەکو شتێکی ترسناک نمایش بکرێ بەوەیە کە گوایە سیستەمێکی گشتگیری پۆلیسی
ترسناک سازکات هەموو ئەمە هەڵبەت جۆ بڵێ وەکو پروپاگەندەی شەڕی سارد و زانکۆکانی و با بڵێن بیریاران و فەیلسوفانی لیبرالیزم دەستێکی باڵایان هەبوو لەمەیە جگەلەوە بێگومان ماکینەی دروستکردنی ڕاو بۆ چوون لە ڕۆژاوا و تەنانەت کاریگەریەوە لە ناو وڵاتانی ڕۆژهەڵاتیش ئەوەی کە لێرەیە با بڵێن شێوێنرا جگە لە چەمکەکە لە سەرەتاوە بە شێواوی لەدایکە بێت ئەوەشی کە شێوێنراوەیە کە با بڵێن خودی کاپیتالیزم لەگەڵ لیبرالیزمە بە جۆرێک یەکسان نەکرێن و بە جۆرێک نمایشەکرێن کە گوایە ئازادی خوازن نا تۆتالیتاریان ئەوە بۆ مانایی کە هەر شتێک لەگەڵ با بڵێن بناماکانی لیبرالیزمی بەتایبەت لیبرالیزمی با بڵێن ئابووریش نەهاتەوە کەواتە ئەوەی ئیلیبراڵە کەواتە نالیبراڵە و ڕاکێشانی ئەو هێڵە ئەو هێڵی یەکسانکردنە لە نێوان هەر شتێکە لیبراڵ نەبێ لەگەڵ هەر شتێکا کە گشتگیرە ئاسانتر کرا بۆ با بڵێن بۆ ڕایگشتی بۆ شێواندنی تێگەیشتنی گشتی ئەمەیە با بڵێن کێشەی ئەم چەمکە من کاو کتێبم لەسەر نووسی لە ڕاستیشا دکتۆراکەشم ترکیزی لەسەر ئەو مەسەلەیە بوو ئامانجەکەەوە بوو کە تیۆریەک پێشکەش بکەم تیۆریەکدا بمەزرێنم کە دوو شت بکات یەکەم ڕەخنە بێت لەو جۆرە بەکارێنانە دووەم هەوڵ بدات ئەم چەمکە ڕزگار بکات لەو با بڵێن شێواندن و شێوانکاریە و با بڵێن ئەوەی کە لە میانەی شەڕی سارداوەکوتم پێشخرا جگە لەوەش ئەوەی کە تیۆریەکە ئەیکا دیارە بە شێوەیەکی تۆزێک تەقەنی ورتر کە کاتمان ڕەنگە نەبێ باسی بکەین بەڵام ئەوەی کە ئەیکا ئەوەیە کە لە ڕاستیە ئارگومنتەکە هەڵک گێڕێتەوە ئەوەی بەوەیە کە سەرمایەداری لە ڕاستیە سیستمێکی گشتگیری و تۆتالیتاریانە دیارە من ئیدیاوە ناکەم کە بۆ نمونە ستالینیزم تۆتالیتاریان نەبوو یان گشتگیر نەبوو بەڵکو ئەوەی کە هەوڵە دەم بیسەلمێنم ئەوەیە کە سەرمایەداری بە شێوەیەکی تونتر فراوانتر پێشکەوتوتر ئامرازەکانی گشتگیری واتە پەیڕەوکردنی یا پیادەکردنی دەسەڵات لە هەموو لە گشت بوارەکانی ژیانی کۆمەڵاتی و تاکە کەسیە بەڕێوە بات ئەمە با بڵێن کورتەیەکی زۆر بەسیتی مەسەلەکەی بەڵێ من دیارە ئەزانم مەبەست لەوەی کە قسە لەسەر تۆتالیتاریزم بوونی کاپیتالیزم و سەرمایەداری بکەی نەتەئیدکردنی سیستەمە ستالینیەکانەوە ئەو بڵێن دەسەڵات خوازی یاخود ئەتوانی بڵێ سەرکوتە بەڕاستی کە ستالینەکان ممارەسەیان کردووە لە بەرامبەر خەڵکاوە بە تایبەتی لە بەرامبەر کۆمونیستەکانە لە بەرامبەر هاوڕەکانی خۆیانە ئەمە یەکێک لەو شتانێک کە باس ناکرێت زەرمەند بوون کۆمونیستەکان خۆیان بوون بارحاڵ بەڵام جگە لەوەش من لە کتێبەکەی تۆشاوا بینم کە قسەکردن لەسەرەوە نییە کە گوایە سیستەمە بڵێن سەرکوتگەریەکانی و بڵێن پاوان خوازەکان و ئەوانێکەوە ئەمڕۆ بە معنایەک سەرکوت ممارەساکەن و دەوڵەتانە لە دەوڵەتە لیبرالەکان باشترن دیارە حتممە ئەگەر اختیار لە بۆ بەردەمی ئێمە لە بینی هەردوو دوو فۆرمی دەوڵەت هابێ بە تەنها کامیان هەڵەبژێریتەوەوانە هیچ عاقلێک ناچێت دەسەڵاتێکی مەسەلەن بابەتی سەدام حسێن هەڵبژێری یاخود بابەتی معمەر قەزافی هەڵبژێرە بڵێ دەسەڵاتەکەی سوید خراپە ئیترەوە لە مەنتیقانیە بەڵام دیارە باسەکە لەوە قوڵترە و لەوە فراوانترەوە تۆ ئاماژەیەکەکەی بە مەسلەی چاودێریکردن بە مەسلەی ئەوەی کە ئێمە چاودێری ئەکرین هەمیشە ینی دەوڵەت ئەو مافەی بەخۆی داوە کە بڕوات ڕۆژانە مراقبەی ئێمە بکە ئێمە ئێستا بۆ نمونە
نازانم کەسێک گەڵێن لە لەندە ناچێتە دەرەوە تاکوێتەوە بۆ ماڵەوەگەر بڕوا پیاسەیە بکە لە ناو شار و بگەڕێتەوە سواری قیتار بێ و بگەڕێتەوە تایەتەوە نازان چەند هەزار ڕەسم ئەژیرێ و بە بەردەوامی تۆ لە بەردەمی هینای لە بەردەمی چاوی دەوڵەتای لە بەردەمی چاوی دەوڵەت چیە خۆ چاوی دەوڵەت چاوی بەشەرێک و کەسێک وەکو من و تۆ وەکو وایە مەسەرەن ئەم کەسە ئەمەنە لە مۆراڵە بەرزە کە هیچ مشکلەی نییە گەر بێ چاودێری ورد و دقیقی ژیانی ئێمە بکە یا ئەوەی ئێمە نابێ ئەساسەن هیچ شتێکمان هەیە لە دەوڵەتی فشارینەوە وەکو ئەوەی کە ئێمە فەزا و ئەو حریمەی حریمی شخصی ئێمە ئەوانە ئیتر هیچ حرمەتێکی نەما هیچ ئەوەیکی نەما تەنها ئەو کاتانەی چواردیوار لە دایە خێنوانە و کاتانەش نازانین دڵنیابی یا دڵنیا نەبی لەوەی کە کامێرەیەک هەیە چاودێری دەکایان نا ینی تۆ هەستەکەی هینەکە جۆرێک دیسپۆتیزمێکە وەکو ئەوەی کە لە 1984 جۆرج ئۆرۆڵ باسێکە کە بیگ برادر کەوتۆتە ناو حیاتی ئێمە و هیچ مەجالێک و هیچ حریمە حرمەتێکی بۆ ژیانی شخصی ئێمە نەهێشتوتەوە پێم خۆشە سەبارەت بەمە چووکە باسەکەت بەڕاستی ئەم کتێبە بە دیمەنێکی زۆر جوانیش دەست پێکا لەسەر مۆزوعی شارەمێر و لە کە چیەکەن و بە بەشەرەکان چۆنی فەرزکراوە بەسەریانە تقریبان بابەتی شارەمێر و لە ئینکەن زۆر تەسویرێکی شاعیرانەی جوانە و ئینسانە خاتە بیرکردنەوە واقعاً بەڵام زۆرتر لەسەر ئەم بابەتە کە تەوزیح حەدەیت و ئەوانە ینی جۆرێک هەستەکەی ئێمە هەنێک شتمان قبول کردووە کە نابوو قبوڵیکەین بەڵام بۆتەش بەشێک لە نۆرمی ژیانمان تازە لەواچێ درەنگ بێ پرسیاریشی لەبارەوە بکەین وانە بەڵێ 100% من کە لە سەرەتاوە با بڵێن لەو کتێبەی 2019 لە مەسلەی چەمکی گشتگیریەوە تۆتالیتاریانیزم و دەست پێکەم مەبەستی سەرەکیمەوەیە کە چەمکەکە بە جۆرێک ڕاست بکەمەوە لە ڕووی تیۆری ڕەخنەیەوە لەبەرەوە بۆ نمونە زیاتر ئاماژەکانم بە مەدرسەی فرانکفورتە خەڵکانی وەکو هەربەرت مارکوزە تیۆدۆر ئەدۆرنۆ ماکس هۆرکهایمەر تا دوایی بەڵام ئیشەکە چیە ئەوەی ئەم چەمکە با بڵێن ساغ بکەمەوە و اینجا بەکاری بێنم بۆچی بۆ لە بواری چییە لە بواری فەلسفەی فەزای کۆمەڵایەتیە چونکە بۆ چوونی من ئەوەی کە لە ژێردەستی ڕژیمی جیهانی سەرمایەداریە ئەقەومێ ئەوەیە کە فەزایکی گشتگیر فەزایەکی تۆتالیتاریان دروست دەکرێ کە با بڵێن فرەدیوە و فرەمانایە وە قوڵایەکەی با بڵێن کەرەستەی ڕەخنەیی و کەرەستەی لێکدانە و شیکردنەوەی نوێی پێویستە باشە فەزای کۆمەڵایەتی بە چی مانایەک بە مانای ئەوەی کە فەزایەکە بەرهەمە هێنرێت ئەمە شتێکە دیارە دیسان لە یەکێ لە فەیلسوفە مارکسیستە گرنگەکانی سەدەی بیستەوە فێریبین کە لە ڕاستیە لە بواری فەلسفە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژاوا فرامۆش کراوە ئەوش کە هێنری لەفێبرە کتێبێکی زۆر گرنگی نووسی ئەوەیە کە هەر بە ناوی بەرهەمهێنانی فەزاوە باشە تیۆرەکەی من چیە کات بە کورتی دیارە تۆزێک با بڵێن ئاڵۆزی تریتیایە ئەوە ڕەنگاگە دوای بوار بێگە بوارشنەوە مشکلێنێ بەڵام تیۆرەکەی من ئەما کات کە لە دروستکردنی فەزای کۆمەڵایەتیە ڕژێمی سەرمایەداری دەستکاری هەندێک شتی ئێجگار سەرکی ئۆرگانی ئەکات لە ناو هەم با بڵێن پرۆسەی بەرهەمهێنانی و فەزایە هەم فەزاکە خۆی و هەم ئەو بوارانەی کە ئەو فەزایە ئەی ڕخسێنێ بۆ بەکاربردن و بەکارهێنانی باشە ئەمە با بڵێن تۆزێک کە زیاتر شیکەینەوە ئەوە کات کە ئەو هەرچیەک کە تایبەتمەندێتی بێت لە ناو فەزای گشتیە مەحفەکرێتەوە لە ناو برێت نەفیەکرێت هەر لە هەمان کاتی پرۆژەی با بڵێن پێشخستنی سەرمایەداری و وەرگێڕانی جیهان
بۆ یەک بازار کە ئەوان پێڵەن بازاری ئازاد و وەرگێڕانی خودی ئینسان بۆ شتومەک بۆ بابڵین بەها یا بۆ کاڵا بۆ کاڵا بزەوت زۆر سوپاس بۆ کاڵا شەکەی بۆ کۆمۆدەتی بەڵە وەرگێڕانی هەرچێک کە پەیوەندی بە ژیانی ئینسانەوە هەیە دیسانەوە بۆ زمانی گۆڕینەوە بۆ زمانی فرۆشتن بۆ زمانی با بڵێن بەها دیسان باشە لەم نێوەندەیە زۆر شتە قەومێ یەکێ لەو شتانە ئەوەیە کە با بڵێن باسیێواگەم تایبەتمەندێتیە مشتێک تایبەتمەندێتی شوێنش ئەلەوەیە بۆ بڵێن ئەو چەمکانی تر دێنە ئاراوە کە ئێستا ڕەنگە بوار نەبێ باسی بکەین وەکو ئۆرایە شەبەنگ بەڵام ئەوە هەڵەگرین بۆ دوایی بەس لەم مەسەلەیە لەم پرۆسەیە ئەوەی کە ئەقەومێ ئەوەیە کە لە ڕاستیە بەڵێ پرۆسەیەکی با بڵێن هەمەجیوە یەک و دوان نیە با بڵێن لەژێر دەستی ڕژێمێکی گشتگیری پۆلیسی سنەتی ئەوەی کۆن با بڵێن وەکو با بڵێن ستالین یا ئێستای ڕژیمی ایران یا ڕژێمی سەدام حوسێن یا ڕژێمی باسی سووری تا دوایی ئەوەی کە ڕووەداتەوەی کە زیاتر تەرکیز دیارەوانی شێستا فێربوونە و مەسلەیە گۆڕاوە بەڵام بەچۆکی گشتی تەرکیز لەسەر ترساندنە لەسەر بەکارهێنرانی کەرەستەی پۆلیسە پۆلیس وەکو دەستگایەکی ڕاستە و خۆی کۆکردنەوە و کۆکردنەوەی زانیاری و جاسوسی و ترساندن و زیندانیکردن و تا دوایەکی بەڵام لە ژێردەستی سەرمایەداریە ئەم مەسلەیە هەنگاوێکی ئێجگار فراوانینە بە هەموو دیوێکە بەو مانایی کە ئینسان کۆنترۆڵەکرێ بە زۆر مانایتر وە بە بەکارهێنانی زۆر کەرەستەی تر جا ئەوەی کە من ئەلەوەیە ئەیڵێم و مێ ڕوونیشی بکەمەوە ئەوەیە کە کەسێک کە لەژێر دەستی ڕژێمێکی پۆلیسی تێرۆریستیە ئەژی هۆشیارە بەوەی کە ئازاد نییە بە شێوەیەکی گشتی ئەم هوشیاریە واکات کە بۆ خۆی فەزای مقاومەت دروست بکات فەزای جۆرێک لە ئازادی دروست بکات بەڵام کەسێک یا کەسانێک کە لە ژێر دەستی جۆر ڕژیمێکە ئاژین کە پێیان وایە ئازادن لە حاڵتێکا کە ئازادی ژنین ئەمەی دووەم زیاتر قوربانی ڕژیمێکی گشتگیری تر و ترسناکترە لەگەڵ هەموو دەستکەوتانی کە با بڵێن لیبرالیزمی با بڵێن سیاسی بەدەستی هێنا لە ڕاستیە خودی ئەو دەستکەوتانش کەوتنە ژێر مەترسێکی گەورەوە بەهۆی هەم لیبرالیزمی ئابووری یا بەمانایکی تر سەرمایەداری بە شێوەیەکی گشتی تر بەڵام هەم بەمانای نیۆلیبرالیزمیشیانە یعنی بەو دیوانەیە ئەگەر ئەچینە سەر وردەکاریەکان بۆمان دەرەکەوێت کە لە ڕاستیە گشتگیری ڕژێمی گشتگیری لە ژێر دەستی سەرمایەداریە ئێجگار زیاتر پێشکەوت بۆ مانایش ئێستا دێمە سەر ئەو خاڵی جنابەت ئاماژت پێ کرد ئەوەش چاودێریکردنی ئینسان و ئەوەی کە ئینسان چی بەسەرهێنرێت لێرە لە کتێبەکەمان با بڵێن لە بەشی سێمە نەگەڕێمەوە سەر یەکێک تێزێکی زۆر گرنگی ئالبەت میشێل فوکۆکە کە گەڕێتەوە با بڵێن سەردەمی ڕۆشنگەری و ئەو کات بنتم جەرمی بنتم شتێک داهێنە بە ناوی پەناپتیکن تا ئێستا نازانم ئەگە بە کوردی وشەکە هەبێ لە بەرەوەی داوای لێبوردنەکەم کە وش ئینگلیزیەکە بەکارێنم لێە بەڵام پەناپتیکن جۆرێکە لە با بڵێن شتێکە زیاتر لە نەخشەیەک با بڵێن فۆرمولەیەکە بۆ فکرێکە بۆ چاودێریکردنی زۆرترین ژمارەی خەڵک جاو خەڵکانە قوتابی بن زیندانی بن کرێکار بن یا هەر شتێکی تر وەکو دەست بەسەر سێرەکردن بۆ لەبەرەوەی جۆرێکە لە تەکنۆلۆژی
شوێنی یافەزایی بۆ چاودێریکردنی زۆرترین ژمارەی خەڵک لە ڕێگای بەکارهێنانی کەمترین چاودێرەوە. ئەم مەسەلەیە دوو دیوێکی دیوەی تۆتالیتاریانەکانە ئەوەیە کە با بڵێن زیاتر تەرکیزی لەسەر خەڵک بەس دیارە بە مانایکی ئایرۆنیک لێرە. دووەمیان مەسلەی لە با بڵێن لە خودی جۆری ئەو بیرکردنەوەیەوە ساز بووە کە لە جەرگی با بڵێن هەر فکرەی سەرمایەداری خۆیەتی ئەوەیە کە با بڵێن ئەوەی کە چۆن تا زیاترین ئاست قازانج زیادکەیت و هەموو شتەکانی تر مەسرف لەوانەوە بەوانەشەوە کە پەیوەندیان با بڵێن بە کاری ئینسانەوە هەیە هەموو ئەوانە کەمتر بکرێت و لێرەیە ئەم مەسەلەیە چی دروستەکە شتێک فکرێک دروستەکە دەربارەی دووبارە نەخشاندنی فەزای گشتی بە شێوەیەک کە لەسەر ئەساسی یەک بنەمای سەرەکی بێت ئەوەش کۆنترۆڵێکی کولی لە ڕێگای تەقەنیەکی با بڵێن هەندەسیەوە. ئەمە فکرەکەیە ئەمە ئەو کاتەیە کە دامەزرێت دەوروبەری ڕۆشنگری تەنانەت جەرم بنتەم هاوڵاتی بوونی با بڵێن وەکو شەرەف هاوڵاتی بوونی جمهورێتیشی پێبەخشێنرا مەبەست کۆماری یەکەم فەڕەنسی لەوێەوە فۆکۆکە ئەچێتە سەر ئەم مەسەلەیە دیارە فۆکۆ وەکو جینۆلۆجیست کارەکات ئەچێتەوە سەر ئەو با بڵێن با بڵێن ئاستی مایکرۆ زۆر بچووکی بەرهەمێنانی زانست و بەرهەمێنانی زانیاری و ئەو پەیوەندی ئەم مەسەلەیە بەڵێ لەگەڵ چییە لەگەڵ دەسەڵاتە و تەکنۆلۆژیای دەسەڵاتە و تەقەنیەکانی بەکارهێنانی دەسەڵات و پیادەکردنی دەسەڵات با بڵێن ممارەسەی سوڵتان باشە. لێرەوە ئەم مەسەلەیە ئەم فکرێ دروستە بێت بەڵام ئەوەی لە کتێبەکە منەوە باسەکەم کە ئەم مەسەلەیە ئەو فکرێ ئێستا وەها گشتگیر کراوە کە لە ڕاستیە ئەو جۆری هەندەسەی فەزایی کۆمەڵایەتیە بە تەواوی دنیای گرتوێتەوە. ئێستا ئەوەی کە ئەو لایەنانەی کە زانیاری کۆکەنەوە و چاودێریەکەن دیارە هەلایەنی دەوڵەتی نین لە ڕاستیە زۆری بەیان لایەنی نادەوڵەتین و زانیاریانە ئەفرۆشرێنەوە چ بە دەوڵەت چ بەلایەنی تر. ئەو زانیاریانەی کە لەسەر کەسێک ئەزاندێ زۆرترە لەو زانیاریانەی کە ئەو کەسە خودی ئەو کەسە لەسەر خودی خۆی زانێت. دقیقاً لەبەر دەوڵەتەکان هەتا من توازانم ئێستا من فەیسبووکم هەیە دەمێکە و تۆش هەر هەتا من وازانم فەیسبووک لەسەر ئێمە زۆرتر لەوە ئەزانێت کە خۆمانی زانین ینی بازێشتی بیرە فەیسبوک من هەر بیرم نەماوە بەڵام ئەو لە بیری ناچێ هەمووشی بۆ داناوم و هەمووشی بۆ تەرتیب کردوم ینی نەکردتەنها دەوڵەتەکان خودی کۆمپانیەکانیش لەم بابەتەوە کاریگەریانەیە کە منەوە ڕەنگە بەشێکی پرسیارێکی کەشم بێ لەم کتێبەیە لە سەرەتاوە دەست پێکەی زۆرتر هەستەکەی زۆرتر دەوڵەت لێرەیە وەکو بڵین چۆن بڵێم لە ئیستینتاجاتەکانیشە من دووبارە هەر ئەوەم بینی بەڕاستی دەوڵەت وەکو مەزدەر و سەرچاوی ئەم مەترسی کۆنتڕۆڵە ئەبینرێ نەک خودی سیستەمەکە ینی من وازانم کە لە تەقلید و لە ترادیشنی ڕەخنەگرتن لە سەرمایەداری وەکو سیستەمێک و بۆ هەڵگێڕانەوەی گۆڕانکاری هەمیشە تاکید لەوە کراوەتەوە ئەوەی کە ڕەخنەی لێجیریەوەوانە مؤسساتە سیاسەکانی نی خودی سیستەمەکەیە لە بنەما ئابوووریەکەیە لە بنەمای ئەساسیە کە ئەویش بەکاڵاکردنی هێزی کارە بڵێن ئەو پەیوەندیە کە لە بینی خاوەنی سەرمایە و خاوەنی هێزی کارە دروست بوو ئەمەیە ئەو بنەمای ئەو سیستەمە کە هەموو شتەکانی تری لێەوە پێکدێ بۆ دەوڵەتیش بەم معنایە دەرهاویشتەی ئەم پرۆسەیە دەرهاویشتەی ئەم سیستەمەیە یعنی دەوڵەت نییە کە
چەسانەوە دەست پێکە دەوڵەت نییە کە چەسانەوە ممارەسە ئەکا بە تەنها چەسانە لە دەرەوەی دەوڵەتیش هەیە و ممارەسە ئەگرێت و شتێکی سابتە دەوڵەت بە جۆرە لە جۆرەکان شەرعێتی پێدا قانونێتی پێدای هێڵێتەوە پارێزگاری لێکە و دام و دەستگای چینی باڵادەستە بۆ هێشتنەوەی سیستەمەکە لە جێگەی خۆیەوە بۆ ئەوەی کە ئەوانەی کە نیگەران ناڕازی قوبوڵیان نییە ئەوانیانوێ دەرچن لە سیستەمە ڕایانگرێت و لە شوێنی خۆیان کۆنتترۆلیان کە بۆیە من وازانم لە بابەتی کۆنتترۆلکردنی ئێمەش و ئەوانە کولی سیستەمەکە بێ جێگای ڕخنە بێ لەم بابەتەوە نەزەریەوە چییە هاوڕسڵە بڵێ هاوڕێ ئەجایی لەوەیە کە لە بەشیەکەمی کتێبەکە چاپتەری کەمە من باسی دەوڵەت کە زۆرترەکەم لە ڕاستیە مناقەشەیەکی بەکارهێنانە سونەتیە شیاوەکی چەمکی تۆتالیتاریانیزمە بەڵام ئەمە ڕەتەکەمەوە لەگەڵ من دیارە تا ئەو ئاستە من یەکەم کەس نیم ئەمە بکەم لە ڕاستیە ئیشارەتیش بۆ نمونە هەربرت ماکوزاکەم کە زۆر بە ڕاشکاوی زمانی و کاتی هێشتا هەناڕێنجش ماوە باسیەوە کە تۆتالیتاریانیزم ئەبێ وا سیر نەکرێ وەکو تەنها ڕژێمێکی تێرۆریستی پۆلیسی بەڵکو ڕژێمێکی ئابووری و با بڵێن فراوانتری و گشتگیرتریشە بۆ مانایە تا ئەو شوێنە هەربرت ماکوزە ئەمەی وتووە ئەو کوردیەتی دیارە چیۆرایز نەکراوە هێشتا بەو شێوەیە کە با بڵێن هوشیاری گشتی دەستکاری بکات بەڵام لێرە ئەمە گرنگە کە ئەوەی کە جەناب دێڵێ بێگومان بەڵام دەوڵەت بۆ خۆی دەستگایەکە دیارە من پێم وانە دەستگایەکە بۆ بەمانە زۆر بەسیتەکەی ئەوەی کە لە خزمەتی ڕژێمی سەرمایهدارێ بەڵکو دەستگایەکە کە گیان ناکرێتەوە لەو ڕژێمە خودی دەوڵەتنەتەوە و لە دایکبوونی دەوڵەتنەوەتەوە زەحمەتە جیا بکرێتەوە لەگەڵ گەشەکردنی و پلاویشتنی سەرمایهداری وەکو ڕژێمێکی جیهانی ئەو دیوەیان زۆر گرنگە کە بۆ نمونە خەڵکانی وەکو با بڵێن ئەوەی کە پێوترێت تیۆری World Systems Analysis زیاتر تەرکیزی خەنە سەر ئەوەی کە ئەوەی کە با بڵێن دابەشکردنی کار هەیە بۆ خاتری زیاترکردنی با بڵێن چەسانەوە و زیاترکردنی با بڵێن پەراویزی قازانج تا دواییەکەی ئەمە لەسەر ئاستی جیهانیش ڕوەدات بەس لەسەر ئاستی نێو خودی پەیوەندیە کۆمەڵاتەکانی شوێنێک ڕوونادات و ئەمە خەسڵەتی زۆر سەرێکی و تایبەتمەندی سەرمایهداریە و هەڵبەت لە سەرتاوە بۆ 400-500 ساڵ پێش ئێستاش وا بۆ بەڵام کاگاتە سەدەی 19 و بە تایبەتی بەشی دووەمی سەدەی 19 لێرە بە شێوەیەکی ڕوون سەرمایهداری ئەبێت ینی ڕوبەڕووی دووشتی زۆر سەرکیە ڕوبەڕووی دەیان شتە بەڵام دووشتی زۆر سەرکی کە ئێستا ڕەنگە بەسوودن بۆ میانەی ئەم باسی کە ئێستا ئەمەتیان یەکەمیانەوەی کە بۆ یەکەم جار لە ڕاستیە لە مێژووی خودی سەرمایهداری و لە مێژووی ئینسانیشە بزودنەوەیەک دروستە بێت بزودنەوەیەکی جیهانی کە شۆڕش بۆ بەدیهێنانی جیهانێکە کاکە با بڵێن یەک بینینی بۆی هەیە و لەسەر یەک بنەمای یەکسانی و ئازادی دروست بێت ئەمە من بێگومان زۆر ئەزمموی دیکەی کۆمونیزم و سۆسیالیزم و تەنانەت لە خودی فەرەنسایە و لە شوێنی ترەمە هەبووە و جەنابشتان نەزانن بۆ نمونە ڕۆبرت ئەون یان ساینت سیمۆن ینی زۆر تەجروبەی تریان پرۆدۆن ئەوەی ئەنارکیستەکان بەڵامەویش کۆمونیست و سۆسیالیست بوو بەو مانایانە کە دژی بۆ نمونە
چی پێڵێن private property بوو مڵکێتی شخصی تایبەتوانە بەڵام لە بەرەو کۆتایی سەدەی 19 چین حرەکەتێک دروستە بێ کە ترسناکە لە ڕووی ئەو نەخوانەوە کە سەڵاتیان بەدەستە و قازانجەکانیان پارێزراوە و لەبەرەوەش وەکو خودی سەرمایەداری باچە وەکو با بڵێن لێرە پێم وایە بۆ ئەتوانین بڵێن بە شێوەیەکی زۆر زەق لە ڕووی سیاسیشەوە ئەو گروپی ئەو چینی بۆرژوازیە لە چینێکی نیمچە پێشکەوتوخوازی کۆمەڵایەتی و سیاسیەوە لەگەڕێتەوە بێ بە چینێکی زۆردار و با بڵێن بەرەو ئەوە ڕات کە گشتگیر بێتی تر بەو مانایی کە لەوێ ئەگەر بیرت بێ تۆزە پێشتر واسیۆم کرد کە با بڵێن لیبرالیزمی جیاکاریەک لە نێوان لیبرالیزمی سیاسی و لیبرالیزمی ئابووریە لەوێ ئەمان لیبرالیزمی سیاسی وەکو فەلسفەیەکی گرنگ کە هەندێشتی بەدەستێنا ئیتر بەرەو داچوونە چ لە ڕاستیە ئەوەی کە زیاتر دەسەڵات گرێتە دەست ئەو جۆرە با بڵێن حلفەیە ئەتوانین بڵێن یا ئەو جۆرە هاوپەیمانەی کە لە نێوان چینی بۆرژوازی دەسەڵاتداری ئەوروپی و ناسیۆنالیستەکانان دروستە بێستە ناسیۆنالیستەکان لەوێ خەریکە سەرهەڵ ئەکەن هێشتا کەس پێی وان نییە چینە جیهانێکەوە کە لە دەوڵەت نەتەوە پێک هاتووە کۆزانی تا ئەو کاتێ مێشتا باسی چەند ئیمپراتۆریەتێکەکەین وانە زۆربەی ئەو دەوڵەتانێک کە ئێستا باسەکرێن وەکۆی کە هەمیشە بوو بن لە ڕاستیان نەبوون ئەو نەتەوانی کە ئێستا هەبوونەوەوانە جاران عرب کۆچەلەکان بوونەوەوان ئێستا لە ئومە عەرەبی ئەوازن ئومە عەرەبیە لە کاتی هینەوە لە سەردەمی نوحەوە هەیە یا لە سەردەمی شێوە هەیە بەڵام واقعا دروستبووی 200 ساڵی لەمەوە بەر سەلەسەوە جگە لەوەش یعنی جگە لەوەش ئەوەیە کە بۆ نمونە ئەریک هۆبزبۆم ئەو با بڵێن مێژوونووسە ئینگلیزە زۆر بەناوبانگەی کە لە ڕاستیە ڕەنگە گرنگترین مێژوونووسی سەدەی بیست بێ باسیەوە کە جیهانێک لە نەتەوەکان ئەسڵەن ممکن نییە ئەوەی کە هەیە ئەوەیە کە جیهانێکمان هەیە لە گروپە سەردەستەکان چکە جیهانێک لە نەتەوەکان جیهانی نەتەوەکان ئەبێت چەند نەتەوە بێت ئاخۆ 100 200 1000 10000 چونکە ئەوەی کە پێڵێن نەتەوە دیارە لە کوردیە مانەکە جۆرێکی ترە بەس لە زۆر زمانیکەیە وەکو ئینگلیزی بەتایبەتی لە ڕاستیان نەیشن هەم دەوڵەتەوە هەم نەتەوەشە بەڵێ بۆ دوومانایە بەکارێنرێ هەم وڵات ببەخشە هەم وڵاتە و هەم نەتەوە فعلا دەوڵەت نەتەوە بەڵام هەم دەوڵەت هەم نەتەوە بۆمانە بکات لەبەرەوە ئەگەر تۆ باسی نەتەوەیەک بکەیت کە دەوڵەتی نەبێت ئەسڵەن جێگای تێگەیشتن نییە لەو زمانەیە جێ نابێتەوە لەبەرەوە ئەم مەسەلەی بۆ نمونەشتی تری وەکو stateless nation ئەوانە دامەزرێناوە بەڵام یا مەفهومی بۆ نمونە ئێتنیستیە نیستی چییە دیسان با بڵێن وەهمێکی ترە وەکو ڕەگەز کە با بڵێن خودی ئەو چینە سەردەستە لە ڕاستیە بەرهەمیێنێ و بەرهەمیێنێتەوە و یەک لەو وەهمانەی تر بۆ نمونە ئەوەی کەوتم ڕەگەز کە بەرهەمی هێنێتەوە و کۆزانن بۆ شەرعیەتدان لە ڕاستیە بە کۆلایەتی چکە چۆن شەرعیەتە دەی بە کۆلایەتی لە شوێنێکە لە کۆمارێکە کۆماری ئەمریکیە با بڵێن وڵاتێک گوتەکانی ئەمریکا کە لەسەر ئەسا با بڵێن هەموو غوڕورەکەی و هەموو شانازیەکەی لە چۆ سەرچاوەگرێ لەوە سەرچاوەگرێ کە گوایە یەکەمین دۆکیومنت و یەکەمین سیستمی ئازادی ئینسان کە بە شێوەیەکی یەکسان سەیری هەموو کەسەکان بکە
لێرە بووە و هەڵبەت کۆماری فەڕەنسیش باش دوای با بڵێن شۆشتی فەڕەنسی بەڵام ئێرە سەرەتا ئەمریکا باش دەستی پێ دوای گەیشتە فەڕەنسا ینی تقریبا لە یەک سەردەما ڕوادەن بەڵام دۆکیومنتەکان زۆر بەیەکەچن ئەوەی کە مافی ئینسان چی و مافی ئینسان وەکو بوونەوەرێکی با بڵێن جیهانی باشە ڕژێمی سیستەماوە چۆن نتوانێت شەرعیەت بدات بە کۆلایەتی بە ڕژێمی کۆلایەتی ئەبێ شتێکیکە بدۆزێتەوە بێ پێمان بڵێت ئەمە بەڵێ مافانە مافی ئینسان و جیهانین بەڵام ئەمانەی کە کۆی لە کراون کەمتر ئینسانن ناکەونە ناو بۆی کە بینەرانمان بزاننەوە کە مەسەلەیەکە زۆر جێگای سەرنجە باڵکێشەکە تۆ ئاماژەی پێکەی دوای دروستبوونی دەوڵەتی ئەمریکا لە 1976 کە سەربەخۆیی بەدەستێنە ئەمریکا لە دروستبوونی دەوڵەتی ئەمریکاوە بەهەرحاڵ وەکو کۆماری دروست بوو کە ڕزگار بوو لە بەریتانیاوانە مەلی کوشتیان نەبوو پاشایان نەبوو هەڵبژاردن بوو دیموکراتێتەوە انتیخاباتە بەحساب بوو ئەوانەیە بەڵام لە هەمان کاتە اقتصادی ئەمریکا بەبێ کۆیلەی ئەفریقایی نەئەچوو بەڕێوە یعنی ئابووری ئەم وڵاتە بەبێ کۆیلێ نەیەتوانی معنایەکی هەبێ ئەساسەن وەختێک ئێستا باسیەکەن قیاسەکەن و ئەوانە کە بە پارەی ئێستا قیاسێکن کاتێککە ئەبراهام لینکۆن کۆیلایەتی ئیلغا کردەوە ئەوانە نازانم چەند تریلیۆن دۆلاری ئێستا بڵێن جووتیارە جنوبی نشینەکان باشووری نشینەکانی ئەمریکا زەرەریان کرد ئەوەنە سەروەتێکی گەورە بوو یعنی چەندین ملیۆن کەسیان لە ئەفریقاوای نابوو لە ئەمریکا کۆیلیان کردبوو اقتصاد بەوە پێش بوو بۆی کە ڕوونکردنەوە بێ بۆچی ئەم مقارنەوە ئەم هیناکەین ئەم مفارەقەیە باسەکەین بەڵێ ببەخشە دکتۆر بەڵێ ڕاستە دوو شۆڕش ڕۆدا یەکی جات بە شۆرشی ئەمریکی بەکە ناوبرێکە شۆرشی سەربەخۆیی و جیابوونەوەی لە مەلەکێتی ئینگلیس بەریتانی بەڵام ئەوی تریان ئەوەی کە پێوترێ شەڕی ناوخۆ کە هەڵبەت زیاتر شیاوە بەوە بوو ترایە شۆرشی ئەمریکی لەبەرەوەی ئەوەیان لەسەر با بڵێن یەکێ لە مەسەلە سەرەکیەکانە مەسەلەی ئیلغاکردنەوەی یان نەهێشتنی بنبڕکردنی کۆیلایەتی بوو کە وڵایەتەکانی جنوب دژی بوون ئەوانەی شیمال ئەوانەی کە پێیان وترایی یونیەن یا لە ناو ئەو سیستەمە فیدرالیە یونیەنیستەکانە بوون ئەوانە دژی دەستگای کۆلایەتی بوون و بە تەمامبوون وەکردیان لینکۆڵن بانگەوازیەوەی کرد کە ئەو ڕژێمە هەڵوەشێنێتەوە ئەوانەی جنوب دژی کەوتەوە دیارە لە هەردوو شەڕەکەیە هەم هی سەربەخۆبوون و هەم هی ئەوەی پێوترە شەڕی ناوخۆ یان شەڕی ئەهلی لە هەردووکوێ ئەمریکیە بە ئەوەی کە پێیان وترێ بە ڕەچەڵک ئەفریقیەکان ڕەشەکان ئەسمەرەکان ڕۆڵیان تیابینی و ڕۆڵەکە ڕۆڵێکی بچووک نەبوو کەم نەبوو بەڵام تەنانەت لەو شەڕی با بڵێن دژی ئەوانەی جنوبا کە بۆ کۆیلات بۆ پاراستنی کۆیلاتی ئەجەنگین ئەم جیاوازیە بە شێوەیەکی ئەجگار ڕوون هێشتا لە شیمالیش ماوە و لە ڕاستیە ئەمان سەرکردەکانی ئەوانەی کە پێیان وترێ فاوندینگ فادرز با بڵێن داهێنەرە یەکەمەکانی دەوڵەتی ئەمریکی و دەستوری ئەمریکی خۆیانم و کۆیلەدار بوون کۆیلەدار بوون بە شێوەیەکی بێ شەرمانەش ینی لەوانە بە واشنگتنەوە خودی جۆرج واشنگتن تەنانەت دوایی کاگەڕێتەوە سەر مەزرع و شتەکانی خۆی هەندێک لەو کۆیلانە سزادات هەندێکیانە فرۆشێت تا دوایەکەی و لە شەڕی ناوخۆی هەندێک لەوانەی کە بە کۆیلە کرابوون و تەنانەت پشتگیری مەلکیەتەکەن یا
با بڵێن بریتانیاکەن بەوەیە کە هەندێک لە جنراڵەکانی ئەوان پەیمانی ئەوان پێدەن کە ئەگەر هاوکاریان بکەن لە شەڕە ئەمان ڕزگاریانەکەیان بە شێوەیەکی یاسایی ڕزگاریانەکەن لە کۆلاتی چکە کۆلاتی ڕاستیە دەستگا بوو بەوە کە یاسایی کرابوو بە دەرەجەیە کە دەیان یاساییتر دەرەچێ بۆ نمونە کە کۆیلەی دیکە هێنن بە شێوەیەکی یاسایی خەڵک بۆی نییە کۆیلێک کاوەی کە بۆ کۆیلە کراوە فێری خوێنەواری بکات یان کۆیلێکی تر فێری خوێنەواری بکات یان کۆ بنەوە یان نازانم چی تەنانەت ملیشیا دروستە بێ لەوانەی کە پێشتر هێنرابوون بۆ کارکردن سپیەکانی کە زۆربیان لە ئینگلتەراواتبوون ملیشیا دروستەکرێ بۆ ئیشەکەیان ئەوەیە کە بگەڕێن لە هەر شوێنێک ئەگەر ڕەشیان بینی بۆیانێ بیکوژن بۆیانێ فەلاقی بکەن بۆیانە بە زیینەتی بیسووتێنن ئەو یاوشتانی کە پێوترە لینچینگ بزەو بینەوە سەر ئەوەی کە لێرەیە ئەم داهێنانەیە کە کۆمەڵە شت داهێنرێت بۆ بەردەوامیدان بە ڕژێمی سەردەست لەم حاڵەتە سەرمایەداری داهێنانی دەوڵەت نەتەوە ئەگەڕێتەوە ئەو سەردەمە بۆ ینی لەو شوێنەیە مارکسیستەکان دروستە بینینەکەیان کە داهێنانی دەوڵەت نەتەوە ئامانجێکی دیاریکراوی چینایەتی هەیە جوایی دیارە لە سەدەی 20 و بەتابەتی دوای شەڕی جیهانی یەکەم ئەم مەخلوقە دروستە بکە دەوڵەت نەتەوەیە ئەگینا تاکو بۆ نمونە خودی ئەوروپا کە خەریکە و با بڵێن جۆرێک لە حسی پێوترێن نەتەوەی دروستە بێت چ لە ئەڵمانیا چ لە ناو ئەوەی کە ئێستا ئیتالیایە دیارە ئەوەش هەر بۆ خۆی هەر یەکە و باسێکی جیاوازە ئەم مەسەلەیە یعنی هێشتا تەسەووری دەوڵەت نەتەوە نەکراوە هێشتا ئەڵمانەکان نازانن چێ بە ئەڵمان حساب کرێت چێ بە ئەڵمان حساب نەکرێت ئایا زمان بێ ئایا ئاین بێ ئایا مەسەلەن خەڵکی لەمسا بگرێتەوە یا نەگرێتەوە یا چێ هەنگاریە چێ هەنگاری نیە بۆچی بۆ نمونە ترانسلڤینیا بەشێکە لە ڕۆمانیا باش ڕۆمانیا 1970 باسی حربی عالمی دەبێ باسکردن لە ئیمپراتۆرەتی نەمسا و میجار و ئیمپراتۆرەتی عوسمانی مانای نییە چکەمانە دوو بەشی سەرەکی ئەم شەڕە بوون لەم جەنگی جیهانی کەوانەی چەند دەوڵەت نەتەوە نەبوون مەسەڵەن ئیمپراتۆرەتی نەمسا و میجار لەکوێ و نەمسا لەکوێ ئەگەر باسی نەتەوە بکەی باسی ئیتنیک بکەی باسی زمان هیچ ڕەگەزێکی مشتەرەکیان نییە بەڵام ئەمانە وجودیان بووە هەتاکو حربی عالمی یەکەم بەس ئەوەیە کە تا جەنگ جیهانی یەکەم ئەم ئیمپراتۆرەتانە هێشتا وجودیان ماوە ئەگەر چی نیشن ستیت یا دەوڵەت نەتەوە خەریکە وردە پێک دێوانە بەڵام هێشتا نەیتوانیەوە بە تەواوەتی ببێ بەو هینە زاڵە بنینەکە پێ نەپڕم من وازانم دەوڵەت نەتەوە بۆ خۆی نەتیجەی پاشەکشەکردنی بەڕاستی یاخود کۆنەپەرزبوونی بۆ ژوازی سەرمایەداریشە ینی ناپلیۆن هەیەرشی ناپلیۆن بۆ سەر ئەوروپا و بۆ ڕزگارکردنی ئەو سەردەمەی ئەوروپا گوایە لە دەستی کڵێسا و لە دەستی دەرەبەکەکانەوەوانە ئەسان باسی دەوڵەت و نەتەوە و دەوڵەت نەتەوەوانە وجودی نەبوو بەڵام وەختێک کاتێک کە ینی باسەکە هێشتا لەسەر ئەوەیە کە ئێمە شۆڕشێکمانەیەچین پەیامەکەی بین بۆ دنیا ناپلیۆن کە ئەچوو بۆ ئیتالیا مەسەلەن هەیودەوە تەمە خۆی بۆ دزی چوو چوو دزیە کردووانە واماتە بوو شتێکی پیشانی ئیتالیا مەڵێمە مافەکانی ئینسانە یا کە ئەچوو بۆ مەسەلەن میسر هەمان شتی ئەوت و هەمان قسەی ئەکرد کە ئەمە هەمومان ئینسانین و بەمانەوە هاتین بەڵام واقعیەتەکەی ئەوەیە وەختێک ئەمە تێک ئەشێەوە ئەم شۆشە لە هەتا لە شێوازی ئەو درێژە پێدانە تەزویرە و مزەیەفەی ناپلیۆنیشە کۆتایی پێدەوانە لەوێ کە ئیتر مەسەلەی دەوڵەت نەتەوەیەتەکایەوە ئەن تاریخیان من وازانم لەو خوێنەوانی کە خوێنومەتەوە ڕەبتێکی دیاریکراو هەیە لە بینی شکستی شۆڕش جێڕبوونی بۆ ژوازی لەگەڵ پاشەخشەی بۆ دەوڵەت نەتەوە ئەنی دەوڵەت نەتەوە ئەساسەن مەشروعێکی کۆنەپەرستانەی سەرمایەداریە بۆ کۆنتڕۆڵکردنی بەشەرەکانی بندەستێتی زۆرتر لەوەی کەوا بۆ ئازادی خوازی و بەهێنانی ئازادی بێت
ئەمە بەڵێ ئەو خوێندنەوە گشتیە مەستمە بە شوێکی گشتی مارکسیستەکان ئەو خوێندنەوەیان هەیە با بڵێن مەستمە بڵێم ینی ئەرزیەتی هەیە بەو دیوەشە کە ئەساسی دروستبوونی نەتەوەپەرستی وەکو فیکرە چۆن دروستە بێ وەنێ بە شێوەیەکی سەرەکی هەندێک فەیلسوف هەندێک بیریاری ئەڵمانی کە ئێستا با بڵێن بە زمانی ئەمڕۆ پیانەوەی ئەڵمانی کە دێنەکایەوە کە لە ڕاستیە کاردانەوەیکی بە شێوەیەکی ئاشکرا باسی کاردانەوە دژی پرۆژەی ڕۆشنگەری ئەکەن و دژی ئەوەی کە ئەوان پێڵێن بە ماکینەکردنی دنیا و تا دوایەکەی نامەبوون و نازاب چی بەڵام هەموو شتانش کە لە ڕاستیە مارکس بۆ نمونە تەحلیلیانەکات بەڵام تەحلیلێکی جیاواز تەحلیلێکی با بڵێن ئەو پێی وایە زانستی و بابەتی و مێژوویی و تا دوایەکەی ئەمانەی ئەو با بڵێن ڕۆمانسیەکانی ڕۆشنبیرە ڕۆمانسیەکانی ئەڵمانیاوی کە ئێستا ئەڵمانیای بەشتی زۆری کاردانەوەیکی با بڵێن دژە ڕۆشنگەریانە بێ لەوانە بۆ نمونە فیختە هەردر تەنانەت کە نووسەرێکی بەناوبانگ و باشوانش و تەنانەت خودی هێگڵ ینی ئەمانە دەست بە چیەکەن بەواکەن کە باسی جۆرێک لە تایبەتمەندێتی ڕوحی گروپە خەڵکێک کە پێیانەوترێ نەتەوەیەک و ئەمانە مەفروزە ئەو تایبەتمەندێتی خۆیان بپارێزن ئەیجینا ئەو تەوژمی بە ماکینەکردنە هەمووی وێرانەکات دیارە مارکسیش هوشیارە بەمە بەس مارکس ڕۆکۆزانن ڕخنەی دژی ئەمانە ئەوەیە کە ئەمە شتێکی ئەمە بڵێن وڵامێکی هەڵەیە بۆ پرسیارێکە ڕەنگە دروست بێت پرسیارەکە دروستە وڵامەکە لەوەیانێ تۆ بگەڕیتەوە با بڵێن هیلێکی ڕەجعیە با بڵێن چوارچێوەیەکی جۆرە با بڵێن شتێک لە بابەتی تایفە بەڵام فراوانتر و بەدەستکاریەوە بەڵام لە دوای شەڕی جیهانی فرسەتێکی زێڕینە خوڵقێ بۆ ئەم جۆرە با بڵێن ڕۆشنبیرە بورژوازیە شۆڤینیستە چکە بە شێوەیەکی بە پێناسە ئەمانە شۆڤینیستن لەبەرەوەی با بڵێن ئەو شوێنە لۆکاڵیە ئەو با بڵێن هەستە تایفەگەریە بە مەرکەزی کەون و دنیا و هەموو شتێک و زانین و معریفە و مێتافیزیک و هەموو شتێکە زانێ ئەمە یانێمە با بڵێن جۆرێک لە خوڵقی شۆڤینیستە و ناوچەپەرستە و خودپەرستە و ترسێکی زۆری لە ئەوی دیکە هەیە لە ئەوی دیکەی غەریب لە ئەوی دیکەی دەرەوەمانە هەموو ئەم شتانە با بڵێن نەتەوە پەرستەکان ئەخاتە سنگەرێک و بە تەواوی دژی ئینتەرناسیۆنالیستەکان کۆمونیستەکان و تەنانەت هەندێک لە ئەنارکیستەکان و سندیکالیستەکان و تا دوایی و ئەم شەڕە بەردەوامیە بێت وەکو ئەزانین بە دیوێکە لە دایکبوونی فاشیزمی شەهەر و کاتە نەک بەس لە ئیتالیا لە ڕاستیە پێشەوەش لە تورکیا و لە تورکیا کە کەمالیستەکان دروستیەکەن ئەو کات هەندێک نەتەوەپەرستی عەرەب و کاتای بەنە جیانی عەرەبی شەوە وەکو ساتع حوسری دوایی قوتابیەکانی ئەمان ئەبێتە چی ئەبێتە بەعسیەکان و ئەبێتە ناسریەکان قومێکان تا دوایەکە بەڵام ئەوە کەمالیەکان ئەمە دروستەکەی لە هەمان کاتە مۆسولینی بە شێوەیەکی ڕسمی باسی فاشیزم و گەڕانەوە بۆ ئەو ڕابردووە و دوای ئەو قساناکات لە ڕاستەیە کە ئێستا گەر سەیری بکەیت ئەدەبیاتی ئیخوان موسلیمین بۆ نمونە بە شێوەی تەکست بووک ئەمە ئەدەبیاتی فاشیزمە
دقیقاً لەبەرەوەی ڕاست تەنانەت باسی بۆ نمونە فرورەر بازی مرشید ڕابر هەتا تەرجمەی وە بەشێوەیەکی ئاشکرا وە بێ شەرمانە ئەدەبیاتی فاشیزم گوازرایەوە و ناوچانەی تر لە دەرەوەی ئەوروپا لەم مەسەلەیە تەمان ئەو شەڕانە دروستە بێت کە هەمومان نەیزانین بەداخەوە فاشیزمی عەرەبی تورکیا ئێرانی تا دوایەکەی بەداخەوە وەکو ئەو شەڕانەی دژی کۆلۆنیالیزمی ئەوروپی بە بۆچوونی من ئەمە دیارە بابەتی ئەو کتێبەمە کە ئەم ساڵ بێت تۆ دێتە دەر بە شێوەیەکی لانی کەم با بڵێین جزئی ئەم شتە ئەم جۆرە فاشیزم ئەم جۆرە کۆلۆنیالیزمە وێنەیەک دروستەکە لەسەر وێنەی خۆی تەنانەت لەوانەیە کە گوایە بەرەنگاری بوونەتەوە ڕاست قوربانیش ناسایی جەلا دەکاتەوە دقیقا بە شێوەیەکی خەتەرناک و بە شێوەیەکی ترسناک دیارە هەندێک لە با بڵێن ئەوانەی کە بەرەنگاری کۆلۆنیالیزم بوونەوە هەندێکی کەم پەیان بە مەسەلەیە برد لەوانە فرانس فانۆن بۆ نمونە هەندێکی تر ستیڤن بیکۆ هەندێکی کە با بڵێن بەڵام بە شێوەیەکی کەم ئەوەی کە هەبوو بە شێوەیەکی گشتی مقاومەتی ئینتەرناسیۆنالیستەکان بوو وە لەگەڵ لاوازبوونی ئەو بەرەیە ئیتر با بڵێن جۆرێک لە بێئومێدی گشتی باڵی بەسەر جیهانە کێشە ئێستا لە شوێنێکین کە ئەوەی کە جەنابی شت ئاماژەت پێکرد من لە کتێبەکە کە بە وردی باسیەکەم ئەوەیە کە جۆرێکە لە ناومێدی تەنانەت کاتێک کە ئەزانین کە ئێمە بابەتی با بڵێن بابەتی هەمیشە چاودێری و سزاین ئەمە نابێ بە هۆی با بڵێن دروستکردنی جۆرێک لە هوشیاری بۆ مقاومەت چونکە بۆچێ ئەو بێئومێدیە کە من لەم کتێبەیە بێتەوە کە باسیەکە پەیوەندیکی قوڵی دیسان بە گشتگیرکردنی ڕژێم و دەسەڵاتی سەرمایەداریەوە هەیە چونکە بۆ ئەوەی ئەمە ڕوو بدات ئەبێت جۆرێک لە نایلیزم دروست بێت لە پوچگەرایی دروست بێت و ئەم پوچگەراییە لە چەند ڕووەوە دروستە بێت لەوانە بۆ نموناوەی کە ئەدۆرنۆ هۆرکایمە پێڵەن کەڵچەر ئیندستری یا با بڵێن پیشەسازی کولتوری و هەندێک دیوی تری ڕاستی دیوی وردی با بڵێن سازکردنی ئەوەی کە پێوترە با بڵێن ماس سایکۆلۆجی هەر ئەوەش کە با بڵێن فاشیزم پێشەخات با بڵێن بڵاو کاتەوە بە شێوەیە کە ئەوەی کە چینە ئەکرێ بە ماس ئەوەی کە هەناڕێن تەنانەت باسیەکات لێرەوە با بڵێن ئەوەی کە هوشیاری چەپە و ئەوەی کە جەماوەری چەپە ئەکرێ بە جەماوەری با بڵێن پشتیوانکێری ڕاستڕەوی واکرێ بە جۆرێک لە با بڵێن جەماوەریکی تونڕەوی شۆڤینیست ئەلەوی ئەم مەسەلەیە ینی پەیوەندیکی قوڵی بە هەموو شتانەوەی کە باسیکەین لە پەیوەند بە ئازادی بە وشیاری بە ئازادی بە توانای دەربڕین بەنە ئازادی چکە کێشەیەکی گەورەی تر وەکوتم ئەگەر لە ژێر دەستی ڕژیمی ئێرانە بژی هەموو کەسە توانێت بە شێوەیە کە هەمومان تێگەین باسی نائازادی خۆی بکات و باسی نائازادی خەڵکانی ژێردەستی ئەو ڕژیمە بکات بەڵام کێشەکە لەوەیە کە ئەگەینە شوێنێک کە توانای بە قسەکردنی نائازادیەکانیشمان نییە بەڕای من ئەوە گشتگیری تەواوە ئەو گشتگیریکی خەتەرە من بە هەر حاڵ هاوڕە سەڵاح لەم بابەتەوە ڕەنگە تۆزێک جۆرێک بڵێم ئومێدەوارتر بیرکەمەوە بەڵام حقیقەتێک بڵێم لێرەیە من لەوانە نیم کە باوەڕی بە حەتمیەتی مێژووی و
ئیلان و بیلان سۆشیالیزم دێتە پێشەوە ئیلان و بیلان کاپیتالیزم ڕوخیەوەوانە ئەو ئەگەر مارکسیش وتبێتی بە نظرم بۆ کات و ساتێکی وتۆ کە هێشتا بۆمبی نەوەوی نەبووە و ئەم زەبەلاحی و ئەم باڵادەستەی کاپیتالیزم و سەرمایه‌داری نەبینیوە ئێستا وچینە سەرمایه‌داری دیان دنیامان لێ هەر گۆی زەویمان لێ وا لێ بکا کە ئیتر بە کەڵکی ژیان نمێنێت لەبەرەوە باسکردن لەوەی کە حتمما سۆشیالیزم دێتە دیوانە ڕاست نییە گەر مارکسی وتبێتی بەڵام دووبارە من ناتوانم باس بیر بکەمەوە کە سەرمایه‌داری ئەتوانێ چاڵێک پڕکاتەوە و باڵادەستی خۆی لە جێگایەکە پسە پێێنەیە یاخود گردۆلکەیەکی بەرز بۆ خۆی دروست کا کە کۆنتترۆلی کۆمەلگا بکە بەبێەوەی چاڵێکی هەڵکەن بێ بەبێەوەی کە کێشەیەکی لە جێگەیەکی کا دروست کرد بێ یعنی ئەمە لەگەڵ خودی دیالەکتیکی ژیانە نایەتەوە وارووا پێشم خۆش نییە بەڕاستی باوەڕ بکەم ینی وەکو کەسێکە خەباتکاری ڕێگەی ڕزگاری خۆمە بینمەوەوانەوەمێ ئینسان بەختەوە بێت و ئازاد بێ نامەوێ باوەڕکەم کە ئێمە لە ڕۆژگارێکە ژین کە دیستۆپیەکە ئیتر هیچ ڕووناکاییەک نەماوە بۆ خەباتکردن و بۆ بەرەنگار بوونەوە یاخود هەرتەنها ئیرادەی خۆمانەکە ئەتوانێ ئەوە بکە نام پێم وایە لە کۆمەلگاشە و لە ژیانی مادی و کۆمەڵایەتی ئێمەشە فرسەت هەیە و هێزی بەرەنگاری وجودی هەیە و هێزی بەرەنگاری خودی سەرمایه‌داری و ئەم سیستەمە لە ڕێگەی چەوسانە و لە ڕێگەیەوەی کە هێناوێتەکایەوە خۆی دروستیەکە ینی ئەوەی کاڵێ گۆڕهەڵکانانی خۆی هێنێتە مەیدانەمە حقیقەتێکە لە ئەزال ماوە لە هەر جێگەیەکە لە هەر مەسەلەیەکیشا نەک تەنها لە ئابووریا لە ممارەسەکردنی دەسەڵات و باڵادەستی و هەژمونی خۆشی ئەوە هەر دروستەکە بەرحاڵ ئەمە باسێکە پێما بێ ئەکرێ زۆرتری لەسەر بدوین بەڵامەدا خۆلەوە ناچێت لەوە زیاتر بتوانین بەرنامە درێژە پێ بدەین بۆیە سەرنجی بینەرانی ئازیزمان بۆ ڕاکێشم کە بینەری بەشی دووەمی بەرنامەی گفتوگۆمان لەگەڵ سەلاح ئەحمەد بن سبەی دووشەممە 14 سەعات 9 بە کاتی کوردستان. ئازیزان و خۆشەویستان لێرەدا ئەم بەشە کۆتایی پێدێنین و خوازیارم لێوەی ئازیز کە لێرەوە لە خوارەوە سەبسکرایبی کەناڵی یوتیوبی هیوا بکەن بۆ ئەوەی برەو بەم کەناڵە بدەن و پشتیوانمان بن لە گەیاندنی دەنگی چەپ و ئازادی خوازانی کوردستان بە زۆرترین بینەر و بیسەر لە کوردستان. لە هەرچی هەن ڕۆژێکی خۆشتان هەبێ یان شەوێکی خۆشتان هەبێ و تا دیداری سبەینێ بە کامەرەینتان ئەسپێرم.